نەخۆشخانەی فریاکەوتن لە هەر شارێک سربەخۆیە و یەکێکە لە پێداویستیە سەرەکیەکانی شار. قەزای سۆرانیش خاوەنی تەنها یەک نەخۆشخانەی فریاکەوتنە و سنووریشی فراوانە. شوێنی نەخۆشخانەکەش سەنتەری شارە. لە ئێستا بڕیاردراوە نەخۆشخانەکە لە شوێنی خۆی بگوازرێتەوە و ببرێتە نێو نەخۆشخانەی ئاشتی لە دەرەوەی شار. ئەمەش نیگەرانی هاوڵاتیانی سۆرانی لێکەوتۆتەوە و داوا دەکەن نەخۆشخانەکە لە شوێنی خۆی بێ و دووری نەخەنەوە و لە جیاتی گواستنەوە خزمەتگوزاریەکانی زیاد بکەن. گواستنەوەی نەخۆشخانەی فریاکەوتنی سۆران بۆ دەرەوەی شار بۆ ناو نەخۆشخانەی گشتی ئاشتی خزمەت بە هاوڵاتی و بە نەخۆش ناکات، بەڵکو شوێنی ئێستای زۆر باشترە کە نزیکترە لە نەخۆش زیاتر دەتوانین دەستی پێ بگات و زووتر پێ بگات، بە تایبەتی لە حاڵەتی فریاکەوتنی خێرا. بەڵکو لە زیاتی ئەوە حکوومەت بێت ئەم بینایی ئێستا نۆژەن بکاتەوە و ئەوە خزمەتی زیاتری پێ بکات لە ڕووی ئەجیسەوە. ئێمە وەکو هاوڵاتیەکی سۆران داواکارین لە حکوومەت لەو بڕیاری پاشگەز بێتەوە لەبۆی گواستنەوە فریاکەوتنی سۆران بۆ دەرەوەی شار، لەبەرەوەی هیچ خزمەتێک بە هاوڵاتیانی سۆران نەخۆشەکانمان ناکە. داواکارین لە حکوومەت گرنگی بە فریاکەوتنی سۆران بدا. قایمقامی قەزای سۆرانیش کە بەرپرسی ئیدارەی شارەکەیە لەگەڵ ئەوە نییە نەخۆشخانەکە بگوازرێتەوە لە شوێنی خۆی، بەڵام ئەو دەڵێت ماوەی 2 ساڵە پێشنیاری ئەوەم بۆ دەکرێت کە فریاکەوتن بگوازنەوە ناو نەخۆشخانەی ئاشتی و لایەنگرانی گواستنەوەش زیاتر بوون، بۆیە بە ناچاری چووینە ژێرباری بڕیاری گواستنەوە. بەنسبەت گواستنەوەی فریاکەوتنی تەبعەنەما کە نەخۆشخانەی ئاشتی دامەزرا بەشی فریاکەوتنیی مۆدرنی تێدایە، بەڵام چونکە موقعەکە لە بازار لە سنتەری شار بڕێک دوورترە، ئەوە یەک لە خاڵەکان بوو و هەروەها دائیمەن لە نەریتی ئێرە خەڵک کە دێتە ناو تەواری حادسە کە بی خەڵکش یەکجار زۆر هاوڵاتی دەگەردێنە ژۆرێ. ئەمە پێمان وە بە ئەو کۆنتترۆل ناو خەستەخانی ئاشتی زەرەر بە بینایی خەشەخانی ئاشتی و ئەمنیەتی خەستەخانی ئاشتی ئەگەینی، بۆیە پێمان باش بوو خەستەخانی ئاشتی بپارێزین لە 2 ساڵی 3 ساڵی ڕابردوو تەواریمان لێرە هێشتەوە. ئێستا ماوەیەکی زۆر داوا لەسەرەوەی هەیە کە بگوازینەوە دەرێت، چونکە لە ڕووی فەنیەوە لەوێت چاکتر فریای خەڵکەیەکەون. ئەمن بەڕاستی زۆر ڕازی نەبووم لەسەرەوە مۆزایدا، بەڵام ئێستا زۆرینەی ڕێیەکان هەتا بەڕێوەبەرای تەندروستی هەولێش ڕێی وایە کە بگوازرێتەوە ڕەنگە چاکتر بتوانانی کۆنتترۆل بکەن، بۆیە کە زۆرینە باوەڕەکە لە ڕووی فەنیەوە ناچار بینێمە. گواستنەوەی نەخۆشخانەی فریاکەوتنی قەزای سۆران لە کاتێکدایە کەوا نەخۆشخانەکە پێویستی بە چەندین خزمەتگوزاری و پسپۆڕی جیاواز هەیە بۆی دابین بکرێت، بۆ ئەوەی لە کاتی ڕووداوە لە ناکاوەکان چارەسەری نەخۆش بکرێت و هاوڵاتیان لە مردن ڕزگار بکرێن، بەڵام بەم کەم و کوڕیانەوە نەخۆشخانەکە دەگوازرێتەوە. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.